بەنداوی تورکیا ناوی درێژترین دیواری سنووریە لە جیهاندا کە لە ئێستادا تورکیا لە سنووری خۆی لەگەڵ سووریادا سەرقاڵی دروستکردنیەتی ئەوەش دەبێتە یەکەمین دیواری کۆنکرێتی کا دوو پارچەی کوردستان لە یەکتر جیا دەکاتەوە. ئەو دیوارە بە تەواوی سنووری نێوان تورکیا و سووریا درێژ دەبێتەوە. لە دێرک لە ڕۆژهەڵاتی سووریا تاوەکو دوایین خاڵی سنووری لە نێوان ئەو دوو وڵاتەدا لە پارێزگای لازقیە، درێژەکەشی دەگاتە 911 کیلۆمەتر. دروستکردنی دیوارە کۆنکرێتەکە بە شێوەی پچڕە. حکوومەتی تورکیا زیاتر جەخلەوە دەکاتەوە لە ئێستادا دیوارەکە لەو ناوچانەدا دروست بکات کە شارێک بە شارێکی دیکەوە دەبەستێتەوە. دەستپێکردنی دروستکردنی دیوارەکە لە ناوچەی یایلاداغیدا بوو لە پارێزگای لازقیە، دواتر لە ناوچەی ڕیحانیە لە پارێزگای دلیب، اینجا لە ناوچەکانی عافرین لە ڕۆژاوای کوردستان و عەزاز لە باکووری حەڵەب بوو، جەرابلوس و کۆبانێ و سەرێکانی و قامیشلۆ لە ڕۆژاوای کوردستان دەست بە دروستکردنی دیوارەکە کرا. دروستکردنی دیوارەکە لە ناوچەکانی دێرک و تربسبی و 9 ناوچەی دیکەدا بەردەوامە. بەوتەی بربەسانی تورکیا تا ئێستا 330 کیلۆمەتری دیوارە کۆنکرێتەکە تەواو کراوە و لە ناوچەکانی دیکەش تا ئەو کاتێ دیوارەکە تەواو دەکرێت خەندەق لێدراوە و تەلی دڕکاوی دانراوە. حکوومەتی تورکیا دەڵێت لە بەهەری ئەم ساڵدا دیوارەکە تەواو دەکرێت. ئەو بلۆکە کۆنکرێتیانەی لە دروستکردنیشیدا بەکاردێنرێت درێژی هەر یەکێکیان 3 مەترە و پانیەکەی 2 مەترە و 7 تەن قورسە. مێژووی دەستپێکردنی دروستکردنی دیوارەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2014. ئەنقەرە بیانووی ئەوەی دەهێنایەوە کە بەو کاری دەوێت ڕێ لە چوونی پەنابەران بگرێت بە وڵاتەکەی. هاوکات ئاماژەی بەوەش کرد دروستکردنی دیوارەکە بۆ ڕێگریکردنە لە هاتوچۆکردنی چەکدارەکان لە سووریاوە بۆ تورکیا و با پێچەوانەوە. بەشێک لە وڵاتانی ڕۆژاوای کوردستان ئاماژە بەو دەکەن ئامانجی تورکیا لە دروستکردنی دیوارەکە جاکردنەوەی ناوچە کوردەکانی باکوور و ڕۆژاوای کوردستانە لە یەکتر. لە زۆربەی ئەو ناوچانەدا کە دیوارەکەی پێدا دەڕوات 50 بۆ 100 مەتر چووەتە خاکی ڕۆژاوای کوردستانەوە. بۆ هێشەوە چەندین جارگرژی و ئاڵۆزی لە نێوان هاوڵاتیانی ناوچە سنوورەکانی ڕۆژاوای کوردستان و سوپای تورکیادا ڕوویداوە و ژمارەیەک هاوڵاتی شەهید بوون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون.